خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. کەرکووک ئەو شارەی کە هەموو کورد لە هەر چوار پارچەی کوردستان چاویان لەسرە و کەرکووک بەتەنیا خۆی قەزیەی نەتەوەیەک. ئەگەرچی لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوودا هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام درا و کورد زۆرینەی کورسیەکانی بەدەستێنە لە ناو کوردیشدا، یەکێتی نیشتیمانی کوردستان زۆرترین ژمارەی کورسی و دەنگی لەو شارە بەدەستێنە کە بەپێی هەموو عورفێکی دێموکراسی دەبێت یەکێتی پارێزگاری ئەو شارە وەربگرێت. بەڵام لایەنێکی کوردی کە پارتی دموکراتی کوردستانە ئامادێ وەکو یەکێتیەکان لە کەرکووکەڵێن ڕێککەوتن بکات لەگەڵ عەرەب و تورکمان، بەڵام ئامادە نەبێت لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکار و هەماهەنگ بێ بۆ تەشکیلکردنی ئیدارەی نوێی شارەکە کە بەشێکی زۆری چین و توێژەکان و بوارە جیاجیاکان بەدەست بڕیار و دەسەڵاتەکانی مەحافزی بە وەکالەتی پێشوو ڕاکان جبووری دەناڵێنن. قەزیەی کوردی لە کەرکووکەوە بۆ لەشکرکێشی تورکیا. تەوری ئەم شەوی پانۆڕاما دەبێ بە ئامادەبوونی یان بە میوانداری بەڕێز محەممەد عوسمان دامی پێشووی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشمەرگەی دێرین کە بەڕێزیان لە شاری کەرکووکەوە لەگەڵمانە بێ. کاک محەممەد زۆر سپاس بۆ ئامادەبوونت، سڵاو لێبێەوەم کاتت باش. سەرەتا ئەمەوێەوە بڵێم ئەمڕۆ لەسەر کۆمەڵێک لێدوانی جەنابەت ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان لە کەرکووک گەرمیان ڕوونکردنەوەیەکی داوە. ئەڵێ قسەکانی کاک محەممەد ڕاستی تێدا نییە. بۆچی لەگەڵ برادرانی پارتی کەوتونەتە بەریەک جەنابتان؟ بەڵێ زۆر زۆر سپاس، سڵاو لە ئێوە، سڵاو لە خەڵکی کوردستان. لە ڕاستیە ئێمە بەرنمەیەکمان هەبوو لە کەناڵی پەیام و ئەوان چەند پرسیارێکیان هەبوو، ئێمە وەڵاممان داوە، تۆ ڕاستیەکانمان گوتووە. ڕاستیەکانش پێم خۆشە تۆش جەنابەت بوارێک بدەیت بۆ ئەوەی بە جوانی ڕوونی بفەرموو هەم مۆزوعا لە شێوە سەرچاوی گرتووە. ئێمە 6 مانگ تقریبا بە دەوری 6 مانگ پێش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک زانیاریەکمان وەرگرت کە لە تورکیا کۆبنەوەیە کراوە بە حزوری جەپەی تورکمانی وەزائیدەن خەمیس خەنجەر وەزائیدەن نوێنەری برایانی پارتی. لەو کۆبنەوەیە چەند بڕیارێک دراوە. یەک بڕیارەکان ئەوەیە نابێ بە هیچ شێوەیە کورد یەک بە یەک لزدا بەزێ بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک. دوو پیان گوتون ئێوە بۆ هەڵبژاردن و بۆی کەسبی دەنگی خەڵک بکەن بەچی عینوان و ناوێدا ئەبەزن دابەزن، بەڵام لە کۆتاییە لە پێکێنانی ئیدارەی مەحەلی کەرکووکا دەبێ یەکگرنەوە. ئێمە بزەبت دوێنێ ئەوە ڕوویدا، یعنی ئەوەی کە زارەر کە مەعلومات بوو بەفعلی بینیمان ئەوە جێبەجێ. ئێمە برادرانمان کە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە دوێنێ کە پیوا بۆ پێرە لەینەکە بەشداریان کرد لە کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگا، سێ لایەنی بڵین هەم جەپەی تورکمانی هەم جەماعەتی ڕاکان جبووری لەگەڵ برایانی پارتیە ویستیان کۆبنەوەیشی مغلق بکرێ و لە ناو خۆشیانە ڕێکەون کە مەحافظ بۆ شێبێ و سەرۆشی ئەنجومەن بۆ شێبێ. جارێ ئەوەلن ئەمە بەپێی یاساکە ئەمە ئۆتۆماتیشیەن ئەمە پێچەوانە یاسایە، چونکە یاسا ئەڵێ ئەبێ لە ئەو ڕۆژێک کە کۆبنەوە ئەکرێت لە یەکەم کۆبنەوە تاکو بۆ ماوەی یەک مانگەیە لایەنەکان هەموو پێکەوە کۆبنەوە و بە تەوافق کار لەسەر ئەوە بکەن بەپێی ئەو نسبە و تەناسوبەی کە دەنگەکان هاتووە بەپێی ئەوە هەموو لایەک بەشداری بکەن لە ئیدارەی دەوڵەتە لە حکمی محەلی شارەکەیە. طبعا کاتێک کە نوێنەرانی ئێمە ئەمەیان زانی و یەکسەر ناڕازی بوون بەمەوە وتیان ئێمە ناسینە کۆبنەوەیەکەوە کە نەزانین ئەم کۆبنەوەیە چی پیلان و چ ژەهرێکی لە پەنا ڕژتراوە. لە هەمان کاتە بەشێک لە عەرەبە نیشتیمانیەکانش ئەوانەی کە بەتەنگەون بۆ کەرکووک بۆ قەزەی پێکاتەکانی کەرکووک بۆ دەوری یەکێتی لە کەرکووک، چونکە هیچ کەسێک لە کەرکووک ناتوانێت بە یەکێتی ئیدارە تەشکیل کات، چونکە خەڵک سقەی داوە پێی. بۆ یەکە ئەو برا عەرەبانەش کە سێ لە کاندیدانی عەرەب
هاتە پاڵ یەکێتی نیشتیمانی کوردستان یان بوون بە هاوپەیمانیەک یان بوون بە گروپێک پێکەوە کە بڕیار بدەن دەبێ هەموو پێکاتەکانی کەرکووک پێکەوە بەشداری بکەن و لە هەمان کاتێ ئێمە فراکسیۆنی مەسیحیش هەر هاتە پاڵ یەکێتی لەم حاڵەتەیە یەکێتی نیشتیمانی کوردستان و بڵێن هاوکارەکان یان ئەو گروپە پێکەوە بوون بە 9 کورسی یان بوون بە 9 نوێنەر لەم حاڵەتەشا کە تو ئەبی بە نوێنەرە بەرامبەرەکەت ئەبێ بە 7 نوێنەر کەواتە لەم حاڵەتەیە یان بڵێن ئەبێ بە 8 نوێنەر لەم حاڵەتەیە ئەوان ناتوانن بڵێن کۆبوونەوە پێک بهێنن نسابیان نابێ هەموو کارەکان بە ئاراستەی تێکدانی پرۆسەکەی ئەچێ بۆ یەکە بە ناچاری ئەو پیلانەی کە دایان ڕشت بوو کە محافظ بەرنامەکەش بەم شێوە بوو 2 ساڵ محافظ بۆ عەرەبە بێ ساڵێکش بۆ جەپەی تورکمانی ئەبێ و ئەم ساڵەش وا تاو 5 مانگی 4 مانگ 5 مانگی ماوە ئەم 4-5 مانگەش بۆ برایانی پارتی بێ و یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنی مەسیحیەکان ئەمانە ئاوت بکرێ جا ئێمە داخڵ کەسەرەکەمان لەوەیە حزبێکی کوردستانی بە حیسابی خۆی کە ینی حزبێکی کوردستانیە دیفاع لە کوردستان ئەکا و بە ناوی کوردستان و کوردستانی بوونەوە توانیوێتی تا ڕادێک نسبێ دەنگ لە کەرکووک بێنێ بەڵام کە سەر دێتە سەرڕاستی ئەچێت لە پەنای فراکسیۆنە ئەو فراکسیۆنە عەرەبیانەی کەوا کە تا ئێستاکە بە خوێنی سەر کورتینون ئەچێ لەگە ئەوانە ڕێکەکەوێ ئەمە لەلایەک لەلایەکی تر ئێمە ئەوەی کە کۆبرەی لە ئەنقەرە کرا ئەوەی ئێمە زانیمان نانێشت lisتی کوردی لستێ بێ ئەویان بۆ چوە سەر کە هاتە سەر ئەوەی کە ئەم جارە ئیداری دەوڵەت پێک بێنن جۆ لە یەکێتی نەگرن و یەکێتی ئاوت بکەن و ئەم جارە یعنی ئەو خەڵکانەی ئەخە بۆ یەکە دەبێ ئێمە کاتێککە قساکەین ئەبێ نەڵێن پێکاتەی فلان خراپە پێکاتەی فلان باشە لە ناو پێکاتەیە خەڵکی باش و خەڵکی خراپشەیە و تەنانەت سیان لە ئەندامانی فراکسیۆنی عەرەبی هاتنە پاڵی شێتی وتیانەمە غەدرێکی گەورەیە بێ ئیژدانێکی گەورەیە یاساکەش لەگەڵی نێتەیی ناکە بۆ یەکە ئەمە ئەو پیلانەی ئەو ژارەی کە ڕێشت بویان ینی خۆشبەختانە پیلانەکەیان هەموو تێک چوو و تار و مارکرا و هەچی بەرنامەیان هەبوو هەمووی کۆتایی پێهات لە کۆتاییە بەرنامەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دانیشتن و پێکهێنان و پێکەوە کارکردنی کۆی لایەنە سیاسیەکان و پێکهاتەکانی کەرکووکە ئەوە سەریگرت بۆ یەکە ئەمڕۆ برایانی پارتی کە سەرنجامی ئەو دیدارێکە بە سازمان کردبوو ئەوان ئەمڕۆکە بە ناوی مەکتەبی ڕێخستنی کەرکووک گەرمیانەوە شتێکیان بڵاو کردێتەوە کۆمەڵێ ینی بوختان و قسەی ناڕێک و نامەنتەق و نامعقولیان لەو هینە بڵاو کردوتەوە بۆ یەکە ئەوە ئێمە ئەوە لە مەیدانین ئەوانش لە مەیدانن ئێمە ئەڵێن ئەگەر ئەم قسانەی ئێمە وانە ئەی ڕۆژی یەکەمی دانشنەکە بۆ هەمویان گوتیان زۆر باشە با کۆبنەوەیەکی کراوە ڕووبدا وە کۆبنەوەکە بە کراوەی بمینێتەوە بەڵام لە کوتوپڕێکا تەلەفۆنێک بۆ بەرپرسێکی برایانی پارتی دێ یەکسەر ئەڵێن ئێمە لەگە کۆبنەوەی کراوە نین و لەگە کۆبنەوەی داخراوین کۆبنەوەی داخراوە یعنی ئەو پیلانەی کە دەمامک درابوو دەیانویست بەو فرتوفێڵە لە کەرکووچیەکانی بەرنەوە جاری کە کارەسەر بەسەر ئەم شارە بێ ئامانجی یەکەمش ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و کورد لەم شارە باڵا دەست نەبێ بۆ لەبەرەوەی حکوومەتی تورکی ڕای سپاردوون کە نابێ لەم شارە یەکێتی و کورد خاوەندە سەڵات بێ بۆ لەبەر ئەوەی ئەوان پیان وایە یەکێتی حیزبێکی ڕەسەنە و ناچێتە ژێرباری ئەم وڵات و ئەو وڵات و بەپێی میزاج و بەرنامە و بەپێی داخوازەکانی ئەوان بجوڵێتەوە لە هەمان کاتشا میلەتی ئەم شارە کوردی ئەم شارە دەنگی ئەکسەرێتی دەنگی بە یەکێتی داوە یەکێتی بە نوێنەری خۆی ئەزانێ پێی وایە یەکێتی ئەتوانێت بەرگری لێکا یەکێتیش بوو کە ئەم شاری بەجێنێژ هەر بۆ هەر بالمناسبە پێم خۆش ئاماژە بۆ ئەوش بکەین ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەرش ئێمە لستی کوردی ئەمانتوانی پارێزگار هەڵبژێرین بەڵام بە حکمی ئەوەی کە برایانی پارتی ئەو کاتەن نەک خۆیان نەهاتنە ژێربار و نەهاتنە ئەوەی کە پێکەوە دابنشین و کۆبنەوەکە بکەین و دەنگ پارێزگارێکی تازە هەڵبژێرین بە پێچەوانەوە پاران بە هەندێک لە نائیبەکانی قایمەکانی تردا بۆ ئەوەی نیەن بەشداری کۆبنەوەکە نەکەن و لەوێژ
کار لەسەر ئەوە کرا کارێ لەسەر ئەوتان نابێ یەشێتی پارێزگار بێ یان ئەبێ کوردێکی بێلایەن بێ یاخودەوەتە نابێ یەشێتی بێ یان ئەوەتە ئەبێ بیهێڵینەوە بۆ برایانی عەرەب. ئێمە لە تەواوی خەڵکی کوردستان و لە هەموو عێراقش ئەپرسین ئایا لە کۆی 19 محافظەی عێراقی محافظێکمان هەیە بێلایەن بێ هەتا ئەمەی کەرکووکش بێلایەن بێ؟ ئەوە یەک. دوو، ئێمە لە کەرکووک لەبەردەم قەزیەکی زۆر گەورەیان، قەزەی تەعریبە، قەزەی تەرحیلە، قەزەی قەڵاچۆکردنی زمانی کوردیە، دەرکردنی کووردە، بەشداری پێنەکردنی کووردە لە ئیدارەی دەوڵەتە، بە ئاشکرا دەیانەوە کورد لەم شارە دەربکەن. ئایا محافظێکی زەعیفی بێلایەن ئاخر ئەتوانێت چی بکە؟ بۆ یەکە ئێمە بۆ ئەوەی کە بتوانین خزمەتی میلەتەکەمان بکەین بە پێچەوانەوە ئێمە هەڵبژاردن ئەی هەڵبژاردنمان بۆچی کردووە؟ مادام ئێمە هەڵبژاردنمان کردووە بردوومانەتەوە دەبێ و ئەرکە و واجبە محافظێکی کوردی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم شارەیە حکوم بکات. چونکە ئێمە کە خەڵک دەنگی داوە پێمان ئەبێ پرۆژەی خزمەتگوزاریان بۆ بکەین، ئێمە ئەبێ خەڵک دامەزرێنین، ئەبێ ئەمن و ئیستقرار بگەڕێنەوە بۆ ئەم شارە، ئەبێ پێداویستی و نەواقس و مەشاکلەکانی خەڵک لە سەحا لە تەندروستی لە کشت و کاڵ لە تەربیە و تعلیم لە هەموو ئەمانە چارەسەر بکەین. بۆ یەکە خۆشبەختانە ئەمجارەش خوای ئەم میلەتە هەموو ئەو بەرنامە چاواشەکاری کە دانرا بوو هەموو تار و مارکرا و جارێکی تروا بە ئاسانیش لەم ڕۆژی دادێ کە کۆبنەوە ئەکرێ دڵنیابە بەرنامە ئەساسەکەی میلەتەکەمان لە کەرکووک سەرکەوتن بەدەستێنێ. بەڵام بەرپرسێکم ڕۆباسی لەوە کردووە کە ئەوان بەردەوامە لەسەر هاوپەیمانەتەکەیان ئەگەر یەکێتی بەشدار بێەوە ئۆکەی بابێتە ناوە گەرنا ئەمە پلانەکەی یان پیلانەکە خۆمان جێبەجێکەین ئەتوانن بەبێ یەکێتی؟ بۆ جەنابەت و بۆ جەماوەری جۆگری کورسات و بینەری کورساتش با زۆر دڵنیان بن ئەو پیلانەی کە دایان ڕشت بوو پیلانەکە هێشتا لە دایک نەبووە بردووە، لەبەر ئەوان هەرچیە بکەن هیچیان پێ ناکرێ و با بەردەوامش بن. چونکە ئێمە دەنگی ئەکسەریەت و نوێنەری ئەکسەریەت هەموو کەوتۆتە لای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە، واتە ئێستا کلیلی ڕێکخستن و سەرخستن و پێکێنانی ئیدارەی دەوڵەت لە کەرکووک کەوتۆتە دەست یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنی مەسیحیەکان و بەشێک لە فراکسیۆنە عەرەبیەکان کە ئێستا هەموو پێکەوە لەسەر ئەو بنەمایە کارەکەین و ئێمە ناچین وەک ئەوان بکەین کار لەسەر ئەوە بکەین یەکێتی و ئەمانەی کە باسم کرد ئەمانە پێکەوە بچین حکومەت تەشکیلکەین. نەخێر ناچین وا بکەین. ئێمە هەوڵ دەین لەسەر نیزامی خاڵبەندی بۆ نمونە بۆ هەر کورسیەک بۆ هەر نوێنەرێک 200 دەنگی بۆ نمونە 200 خاڵی هەیە. لە کاتێکە ئەگەر لیستێک یەک کورسی هەیە 200 خاڵی ئەبێ، دوو کورسی هەیە 400 خاڵێ بێ، ئەی 6 کورسی هەیە چەندێ بێ. لەسەر ئەم پرەنسیپە هەموو لایەنەکان هەموو پێکاتەکان هەموو ئەوانەی کە سەرکەوتن لستەکان سەرکەوتن بۆ ئەنجومەنی پارێزگا هەموو ئەوانش پێ ئەەکەین و بە هەموو لایەکمان ئیدارەی ئەم شارە ئەدەین و لە هەمان کاتە محافظێکی کەرکووچیانەی سەرکەوتوو و تێگەیشتوو لە قەزەی کەرکووک و تێگەیشتوو لەوەی کە ئەم هەموو دەنگا دراوە پێمان، خەڵک سقەی داوە پێمان، خەڵک پشتیوانمانی کردووە، خەڵک بە خۆشی و ناخۆشی لەگەڵمان بووە، دەبێ پارێزگارێکش دابنێن کە بتوانێت خزمەتی خەڵکە. چونکە ئێمە ئێستا لەبەر دەم مەسئولیەتێکی بەرپرسایەتیەکی مێژووین. خەڵک گوتمان دەنگمان بدەنێ هاتن دەنگیادا، خەڵک گوتمان لە پشت ماوتان لە پشتانین، خەڵک گوتمان کۆبنەوەی جەماوەری کرد، هەموو خەڵک بە یەک دەنگ هاواری کرد گوتیان بەڵێ ئێمە لە پشت یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێستا کە تۆب لە ساحەی یەکێتیە کە خزمەتی ئەم خەڵکەکە پرۆژەی خزمەت گوزاری بۆ بکە، گەنجەکانی دامەزرێنێ، ئەمن و ئاسایش بژێڕێتەوە، دۆستایەتی لایەنەکان و پێکاتەکان بکە. من هەر لێرەشەوە بالمناسەبە پێم خۆشە یعنی پێشنیارێکەیە بیکەم. ئێمە بە تەجروبە بۆمان دەرکەوت لایەنێکی کوردی هەیە کە ناوی برایەنی پارتی دیموکراتی کوردستانە، هەر لە سەرەتاوە تا ئێستاکە نەیهێشتەوە محافظ لەم شارە بۆ یەکێتی بێ، حتا زانیاری ورد و هینمان هەیە، هەمەلایەنەمان هەیە کە بەرپرسێکی پارتی بە بەرپرسێکی عەرەبی گوتووە
گوتوێتی دڵنیابن تا پارتی بمینێ یەکێتی چای بە محافظ ناکەی لە کەرکک ئەوە ئەمە کورزەرە ناکە کاک محەممەد لە حاڵەتێکی وهادا بڵێ ینی ببوورە لە حاڵەتێکی وهادا کە پارتی دموکراتی کوردستان مکڕ و سوور بێ لەسەرەوەی کە محافظ هەموو هەوڵێکدا محافظ بۆ یەکێتی نەبێ ئەمە باشە بۆ یەکێتی نابێ بەڵام هەز ناکەی کورزەرەکە نەکەستەکەی ینی کورزەرە ناکە لەو شارە چەندی ساڵە خەڵک بەدەست بڕیارە تاکڕەوەکانی ڕاکان جبوریە ناڵێنە یعنی ئێستا بێتەوە سەرەوەی دیسان عەرەبێ حکمی کەرکووک بکە محافظی کەرکووک بێ هەموو ڕۆژێ خەڵک بنێرێ و تعریب بنێرێ بۆ سەر سەرگەڕان و دەوروبەری داقوق و ئەو لەیلان و دەوروبەری کاکزانە ئێمە نەکرد کورد هەر کورد زەرەرەکە هەر ینی هەر ئەتوانم بڵێم تەواوی شارەکە و پێکهاتەکان زەرەرەکە چونکە کە خەڵک دەنگی داوە بە دەنگی خەڵک یەکێتی ئەچێتە ئەو شوێن و ئەچێتە ئەو پۆستە ئێ باشە کە تۆ ئەمجارە ئەو پۆستە وەرناگری ئەچی پیاوەتی پیاوەکەی بە ئاو حەمام و ئەچی ئەی بەخشی بە کەسێکی کە یان گروپێک دێ لە پشتەوە ئامەرە لێکە ئیتر خەڵکش سقەی نامینێ بەم حیزبانە بۆ یەکە وا بە ئاسانی کارێکی ئاسان نییە ئەم پۆستە لە دەست یەشێتی دەرچێ من پێتەڵێم جێگەی داخە لە 16 ئۆکتۆبرەوە هەتاکو ئێستا ئێمە چەند جارێک هەلی ئەوەمان بۆ ڕەخساوە محافزی کەرکووک وەرگین خزمەتی ئەم شارێ پێ بکەین بەڵام بەداخەوە بە بەرنامەی تورکیا و بە فیتی برایانی پارتی نیانێژ ئەو هینە سەرکەوتوو بێ نیانێژ ئەو پلانە سەرکەوتو بێ لە کۆتایە هەموو لایەکمان زەرەرمان کرد بە برایانی پارتیشەوە من پێشم خۆشە ینی ئەوەش بڵێم کە ئەمڕۆکە ئەوەی کە برایانی پارتی بە ناوی سەرکردایەتی کەرکووک گەرمیان بڵایان کرێتەوە من لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ پارتیەکانی کەرکووک بڕاتان بێ وەک ئێمە بیرەکەنەوە ئەوان یعنی هیچ زەمبێکیان نییە بەڵام مەلەفی کەرکووک لای ئەمان نییە مەلەفی کەرکووک ئێمە زانیاریمان هەیە لای چەیە مەلەفی کەرکووک لای کاک ڕێبەر ئەحمەدا کە ئەو لەوێوە تەحەکوم ئەکا بۆی کە ئەمە ئەم برادرانی کەرکووک لە کەرکووک چی بکەن یان چی نەکەن ئێمە زانیاریشمان هەیە کە لە بەغدەم لەم ڕۆژانە کە وەفدی پارتی چۆتە بەغا لە بەغدا چی گوتراوە چۆن ڕێکەوتنە هەموو ئەمانە بە دیکۆمنت و بە بەڵگە لامانە بۆیە کە ئێمە من بۆ خۆم شخصیەن گەیشتمەتە قەنەعەتێک کە تۆ مادەم لایەنێکی کوردی هەبێ بە بەردەوامی کێشت بۆ دروستکە بە بەردەوامی لەگە بەرژەوەندی باڵای میلەتەکان نەبێ بە بەردەوامی بێوێ حسەکەی خۆی بۆ خۆی هینەکەی تۆشەر بۆ خۆی بۆ یەکە من پێشنیاری ئەواکەم ئەمجارە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ کۆی لایەنە کوردستانیەکان بە لستێک و لە هەمان کاتە بە هاوپەیمانێ لەگە عەرەبا پێکەوە دابەزین یعنی ئێستا عەرەب 6 کورسی هەیە وەتە سیانی هاتۆتە پاڵ یەکێتی باشە کە ئێمە مادەم هەر پێکەوە ئیدارە تەشکیل بکەین ئیدارە پێکەوە ڕێک بخەینەوە بێکەوە خزمەتی ئەم وڵاتە بکەین باشە بۆ ئێمە عەرەبێکی ئەتوانین بین متەفائیل نێنین عەرەبێکی متەفتح نێنین خۆ ئێمە هەر بدێنە عەرەب بدێنە عەرەب باشە بۆ عەرەبێکی متەفتح نەبێ کە باوەڕی بە قەزەی میلەتەکەمانە بۆ یەکە ئێستا ئێمە وەکو کورد بۆ خۆمان لست و قایم و هەموو شتی خۆمان هەیە بەڵام ئێمە ئەو هاوپەیمانەی کە لەگەڵ لایەنە کوردستانیەکان و زائیدەن لەگە پێکهاتەی عەرەبا بژیکەین خۆیان دەنگی خۆیان هەر بۆ خۆیانە بەڵام ئێمە پێکەوە بین ئەو برایەتی نێوان کورد و عەرەبش لە کەرکووک باشتر ئەسەس بێ باشتر مەساڵحەکان برژەوەندەکان پێکەوە ئەتوانێت بڵێن پێکەوە ڕێژی خەین کەمتر ئەو تەشەنوجەی کە هەیە کەم ببێتەوە ئەخۆ ئەم محافزەی کە دائەندرێ خۆ محافزی کورد نییە بەتەنیا خۆ هین تورکمان نییە هین عەرە هین هەمومانە بۆ یەک ئەم محافزە ئەتوانێت لە زاب و ڕیاض و حەویجەوە تاکو ئەگاتەوە داقوق و لەیلان و شوان و قەرهەنجیر و کەرکووک و پردێ و سەرگەڕان خزمەتی خەڵکە بۆ یەکە ئەوەی کە ئێستاکە دەگوزەرێ لە کەرکووک و لە چەند ڕۆژی دادێژ ئێمە وا ئەیبینین دڵنیام ئەم ململانەی ئەوان بە ئاڕاستەیەکی تر ئەڕوا ئێمە باش و زوو ئاگدار بووینەوە و هەچەنە ئێمە خۆمان زانیاری شتەکەمان هەبوو ینی ئەمانزانی بە چه ئاڕاستی ئەڕۆن بەڵام هەتا کردەوەکە نەهاتە پێشەوە بەکردەوە نەهاتە پێشەوە بەرچاومان زۆر ڕوون نەبوو لە هەمان کاتە برایانی پارتی ئمڕۆ لە بەیانەکەی ئەڵێ ئێمە بە هیچ شێوەشتی وامان نەکردووە باشە وەرە پێمان بڵێن زەحمەت نەبێ ڕۆژی ئەو کۆمەنجومەنی پارێزگا لەگەڵ چێ بوون ئەی بۆ یەکێتی نەچوە ژوورەوە ئەوان چوونە ژوورەوە ئەی بۆ یەکێتی گوتی من بایکۆتەکەم ئەم کۆبنوێ نادەستوری ئەوان چوونە ژوورەوە بۆ یەکە ئێمە حتا بە ئاشکرای یەکێک لە برادەرانی پارتی لەو کۆبنەوەیە بە ئاشکرا گوتوێتی کاکە ئێمە ئەوەی کە تا ئێستا ئەو ڕێکەوتنەی هەمانە ئێمە دەنگ بە ڕاکانجبوریە دەین بۆ یەکە ئێمە ژۆکو یەکێتی نیشتیمانی کوردستان و مەسیحیەکان و نیوەی لستی عەرەبی
هات نەپاڵ یەکێتی و گوتیان ئەوە خیاڵتان خاوە ئەوە ڕووبدا بۆیە کە تێکشکانێکی زۆر خراپ تێژکان دڵنیاشم وا بە ئاسانی خۆیان ناگرنەوە. کاک محەممەد باسی ئەوت کرد کە زانیاریتان هەیە لە بەغدا پارتی چۆنیشی کردووە ئەگەر بەشێک لەو زانیاریانەمان بۆ باسکەی بۆ بینێرەکان مەسەلەن مەبەستیان چی بۆ لە بەغدا ینی لەکوێ ویستویانە خزمەتی کەرکووکی پێ بکەن لەو هەوڵانەی خۆیان لە بەغدا؟ هەموو وردەکاریەک باز ناکرێت چونکە ڕێز و تەقدیر هەیە بۆ هەندێک کەسایەتی ئەوانە کۆبنێک لە بەغدا کراوە گوتویانە ئێمە ینی برادێکی کورد کۆبنەوەیشی کردو لەگەڵ نوێنەری عەرەب لە بەغدا بە تایبەت عەرەبی سوننا گوتویانە ئێمە بۆ پێکەنانی ئیدارەی دەوڵەت لە کەرکووک ئیدارەی خۆجیەتی کەرکووک کارێکی وا بکەین لایەکتان ببن بە محافظ لایەکتان سەرۆیشی ئەنجومەن وەربگرێ بەڵام بە لەبەر چاوگرتنی ئەوەی کە ئەم ساڵی کە نیوەی ڕۆیەوە ئەو محافظە بۆ پارتی بێ ئێمە ئەمام یەقینین لێی معلوماتە هیچ وەک چۆن جاکاتی خۆی گوتمان لە تورکیا کۆبنەوە کراوە وا دەرچوو گوتمان پارتی نالێ یەکلسی لە کەرکووک دروست بێ وا دەرچوو گوتمان تورکیا ناهێڵێ پیانی گوتۆ بە هەر ناوێ دابەزن لە کۆتایی ئەبێ لە پێکەنانی ئیدارەی دەوڵەتە یەک بگرنەوە هەروە دەرچوو ئەمەش وەکو ئەوەیە لە کۆتاییش ئێمە ڕۆژی پێشەمە لە کۆبنەوەکە بینیمان کە بزەبت ئەوەی ئێمە گوتمان ئەوە ڕاست و دروستەکە دەرچوو. بەڵێ باشە قسەیەکی تر هەیە پارتی لە ئێوەش نیگەران ئێوەش لە ئیدارەی نینەوە ڕێککەوتن لەگەڵ بابیلۆن و لەگەڵ لایەنەکانی تر قامی مەخمورتان بەدەستێناوە مدیرناحەی وانچێ و مدیرناحەی سنوونێ و ئەوانەتان بەدەستێناوە پارتیش پێی وایە کە ئێوە لەگەڵ پارتیان نەچونەتە ڕێککەوتن ئەوانش حەقیان لانی کە تۆڵەتان لێ بکەنەوە لە کەرکووک؟ ئێمە طبعا لە نینەوەش بە هەمان شێوە لەگە برایانی پارتی و کۆبنەوەمان کردووە لەگەڵیان دانیشتنمان کردووە گفتوگۆمان کردووە وەرنە پێشەوە هەمومان پێکەوە بە برایانی مەسیحیش لەگەڵمانە بێ خۆچی لە مەسەلەکە ئەگۆڕێ گرنگەوە ئێمە هەمومان پێکەوە بتوانین ئیدارەی دەوڵەت وەرگرین ئەوان پێیان وابوو دەبێ یەکێتی بە هیچ شێوەیەک بەشداری پێ نەکرێ لە پۆستە ئیدارەکانی محافظەی نینەوەیە و ئێمەش بە پێی ئیسحقاقی خۆمان خەڵک سقەی داوە پێمان دەنگمان هاوردووە کورسیمان هەیە بە پێی ئەو نسبە و تەناسوبەی کە وا هەیە بە پێی ئەو نیزامی خاڵبەندی هەیە یەکێتیش وەکو هەموو گروپە عەرەبیەکان گروپی مەسیحیەکان گروپی تورکمان مافی خۆیەتی بەشداری تیا بکە بۆ یەکە ئەوان پێداگریان کە لەسەر ئەوەی ئەبێ هەچی پۆستی ئیداری هەیە لە کووردا بدرێ بە پارتی نابێ یەکێتی شەریک پێگرێ ئێمەش کاکەوەمان ڕەت کردەوە بۆیە لە کۆتایی ئێمە بەڵێ قایمقامێک دوو مدیرناحەیەمان وەرگرتووە بە مافی قانونی و دەستوری و هەڵبژاردننی خۆمان ێزانی. باشە کاک محەممەد ئەوەی کە پارتی دموکراتی کوردستانیان هیچ دەرگایەکی تر نییە کە یان پارتی ئیرادەکەی لە دەست خۆیدا نەماوە کە بتوانێت لەگەڵ یەکێتیا بگاتە نەتیجە و دەرەنجامێک؟ وەکو باسم کرد ئەم برادەرانەی کەرکووک یعنی بڵێن سەرکردایەتی کەرکووک گەرمیانی پارتی هەموو وەکو من بیرەکەنەوە هەموو وەکو ئێمە لە کەرکووک گشتمان زەختمان لەسرە هەموو یعنی ماڵمان منداڵمان خۆمان شوێنمان دائیمەن ئێمە یعنی فشارمان لەسرە بۆ یەکە ئێمە دەمانوێت هەمومان وەکو یەک بین ئیستا ئەم شەوەی کە بنوا لە عەرەفۆ قسەتان لەگەڵاکەم ئەگە ئیستا فیشەکێ بە مقڕی پارتیەوە بندرێ ناڵێم یەکەم کەس بەڵام ڕەنگە لە کەسە یەکەمەکان بگەمە سەر مقڕەکە چونکە من ئەزانم ئەوە شکۆی نەتەوەیەکە ئەو مقڕە زاگە مقڕی گۆڕان بێ ئەگە هی حزبی شوعی بێ ئەگە حزبی سۆسیالیست بێ ئەگە یەکێتی بێ هەچیەک بێ بۆ یەکە مۆزوعەکە لێرە ئێمە حتا ئێرە یەک بیرۆکە و یەک بەرنامەین بەڵام مەلەفی کەرکووک پارتی تەسلیمی ئەم برادەرانی کەرکووکی نەکردووە تەسلیمی کاک ڕێبەر ئەحمەدی کردووە کاک ڕێبەر ئەحمەدیەوە خۆشتان نەزانن لە چۆ تەوجیهات وەرەگرێ بۆ یەکە ئەوان نایەن ئێمە لە کەرکووک پێکەوە ڕێکەوین ئەگەر ئەوان مەلەفی کەرکووک بدەنە دەست پارتی جارێ ئەوە لە پارتی قازانجەکە یعنی بیدەنە دەست پارتیەکانی کەرکووک پارتی قازانجەکە کورد قازانجەکە یەکێتیش قازانجەکە بۆ ئێمە بە پێی سیستەمی خاڵبەندی پارتی مافی ئەوە هەیە لەم شارە محافظ وەرگرەیە معاون محافظ وەرگرەیە مدیر عام وەربگرێ ڕئیس دایرە وەربگرێ قایمقام وەربگرێ مدیر ناحیە وەربگرێ یعنی مافی هەیە بەڵام کە ئەمانە بەم شێوەیە کار بکەن بیانەوێ یەکێتی بە 6 کورسیەوە ئاوت کەن و بڵێن تو هەر بۆت نییە لەم شارێن ڕقەت لێوە بێ کاکە ئەمەش کاردانەوەی ئەبێ بۆ یەکە ئێمەش ئەو کەسانی کە دێن لەگەڵمانە هاوپەیمانیەکەن ئەو کاتە تۆ ئەبێ لەگەڵ ئەوانەیە
هەوڵدەی پۆستە ئەساسیەکان لەگەڵ ئەوانەیە ئیدارەی دەوڵەت پێک بێنی. ئێستاش ئێمە نەسیحەتی برایانی پارتی ئەەکەین کە با بێنەوە سەر خەتە ڕاستەکە، بێنەوە شانبەشانی یەکێتی پێکەوە دابنشین بە پێی ئەو دەنگانەی کە هاوردیوانە نسبە و تەناسوب مافی خۆیانە پۆست وەربگرن و بەشداری بکەن لە ئیدارەی دەوڵەتە. ئێمە هیچ کێشەیەکمانێ بە پێچەوانەشەوە ڕەنگە ئەگە مافی خۆیان مەسەرەن بۆ نمونە 2 پۆست بێ ئێمە پێمان باشە بێتە 3 پۆست، 3 پۆست بێ پێمان باشە بێتە 5 پۆست، بۆ ئێمە هیچ خەتەر نییە. بەڵام بەداخەوە ئەوان لە هەولێرەوە تحکم بە شاری کەرکووکەواکەن، ئەوانش ئاگان لە وەزعی کوردی کەرکووک نییە، یان ئەگە ئاگاشیان لەبێ متعەمەد وا بکەن ئەمە شەر کارەساتە. ئەگەر پیلانی وڵاتێکی دراوسێژ بێ ئەمەش لە هەمی کارەساترە کە نایە کورد لەم شارە ببێتە خاوەنی کیانی سیاسی و دەسەڵاتی ئیداری خۆی. باشە کاک محەممەد ئەی وەکۆی بیزانن ئەو لایەنە عەرەبیە مەسەلەن دیسان دەیانەوێ ڕاکان بکەنەوە بە محافزی کەرکووکیان کەسێتێشی تریان داناوە. کاکزانە بۆ ئەوەی بەرچاود ڕوون بێ ئەمان ئیتفاقیەکان بەم شێوەیە پارتی جەماعەتی خەمیس خەنجەر کە ڕاکان جبوریەکە زائیدەن جەبهەی تورکمانی وا ڕێکەوتونە هەڵبژاردن خۆی بۆ 4 ساڵەکرێ ئەم 4 ساڵە وا 6 مانگی ڕۆیشتووە بەم شێوەیە ڕێکەوتونە 2 ساڵ بۆ عەرەب بێ ساڵێ بۆ جەبهەی تورکمانی بێ ئەم 5-6 مانگەش بۆ پارتی بێ. ئەمان وا بەرنامەکان وا داناوە ئەمجا ئەگەر محافظ بۆیشیان بێ ڕئیسی مەجلیس بۆ ئەوەی تریان بێ، معاون محافظ بۆ ئەوەی تریان بێ، ینی وا داناوە لە بەی خۆیان ئەوها ینی دەساودەستی پێ بکەن. کاتێک کە ینی بڵێن لستی عەرەبی ئەمەی زانی بوون بە 2 بەشەوە، بەشێکیان تەییدی ڕاکان جبوریان کرد، بەشێکیان تەییدی یەکێتیان کرد. گوتیان کاکە ئەوان چۆن بەشداری ینی چۆن ینی بۆ هاتنە پاڵێشێتی، ئەوان گوتیان یەکێتی لەم شارە هێزی ئەساسیە، لە هەموو مادەنگی زیاتر هاوردووە، جەماوەری لەگەڵا، خەڵکی خۆی هەیە، نفوزی هەیە، بەیانی ئەم حیزبە ئەگەر لە حکومەت بەشداری نەکرد هەر مزاهرە بکە دائیرەکانشمان هەمووی وێرانە بێ. بۆ یەکە ناکرێ ئێمە حیزبێکی گەورەی خاوەن نفوزی خاوەن کورسی دەنگی یەکەمی کەرکووک هاوردووە بڵێن کاکە ئاوتیکەم بڵێن خوا حافیز بێ بۆ ئەڕێ بڕۆ. بۆ یەکە ئەوان لە هەستکردن بە بەرژەوەندی باڵای کەرکووک هەستان ئەو کوتلەی عەرەبی بوون بە 2 بەشەوە. لە ئەگەوانە وایە ڕەنگە ئۆکەی تا ڕادێ ئەو مۆزوعە بڕۆشتە، بەڵام ئەو کاتەش نەمان هێشت بڕات چونکە بە پێی یاساکە وا ناڵێ، یاساکە دەڵێ ئەبێ لستە ئەو لستانەی کە دەنگیان هاورد و سەرکەوتوو بوونە بە پێی ئەو نسبە و تەناسوبەی کە هەبێ بەشداری لە ئیدارەی دەوڵەتکەن. بۆ یەکە ئەمەی ئەوانەیان کرد پێچەوانە یاسا بوو، بەڵام دەیانویست بە ملهوڕی و بە کەڵەگایی ئەم بڕوە، بەڵام نەیانزانین لە پشتی ئەوەوە بەرنمەیەکی نیشتیمانی نەتەوایەتی بە پێی یاسا دانراوە و پێی بەرنمەکەش ڕۆیشتە ڕێوە و هەموو بەرنمەکەی ئەوان تێکچوو کە تێکش نەچوایە شارەکە تێکەچوو. بەڵام ئێستاکە بە پێچەوانەوە نەشار تێکچووە نەشارش تێکەچێ و یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە باوەڕی بەوە بووە هەموو پێکاتەکان بەشداری بکە و هەموو پێکاتەکان و هەموو لستە سەرکەوتوەکان بە برایانی پارتیشەوە ئێمە لە ئیدارەیە جیانەکەینەوە و هەوڵەدەین مافی خۆیان وەرگرن. باشە کاک محەممەد ینی ئەکید ئەگەر محافزەکە عەرەب بێت لەسەر بەرنامەی کاریش ڕێکەوێت مەسەلەن یان ڕێکەوتن و کۆبزانی کە تعریب ڕاگرن یان خزمەتی ناوچە کوردنشینەکان بکرێ یان هەمان ئەجێندای ڕاکان جبوریان ئەبێت. ئێمە ئەگەر بێ و ئەو ڕێکەوتنەی کە من ئەیڕێم و ئەو ئیدارەی دەوڵەت کە هەمومان پێکەوە تەشکیلی کەین کە ئەو کاتە پارێزگار کەوتە دەست بڵێن کورد و یەکێتی، ئەو کاتە تا ڕادێکی زۆر ئێمە ئەبین بە خاوەن ڕقەمێکی گەورە بە پێی قانون ئەتوانی دەسەڵاتمان ئەبێ، ئەو کاتە ئیمزامان ئەیخوا، ئەو کاتە بڕیارمان ئەیخوا، ئەو کاتە ئەتوانین خزمەتی خەڵکەکەی پێکەین بە پێچەوانەشەوە. ڕەنگە یەکێک لە خاڵەکان ئەوە بێ کە ئێمە هەوڵ بدەین کە ئەبێ تعریب ڕاگیرێ، ئەبێ تعریب ڕاگیرێ هەموو ئەوانەی کە پەیوەندی بە یعنی تێکدانی بڵین پرۆسەی پێکاتەکانە لە شارەکەیە گۆڕنی دیموگرافیایە دەبێ ئەوانە هەموو ڕابگیرێ، چونکە هەم بە پێی دەستور ئەوە ڕێگە پێدراو نیە، هەم لە یاساکەشە هاتووە ڕێگە پێدراو نیە. لەبەر ئەوە ئێمە ئەو کاتە هەم یاسامان لەگەڵا، هەم دەستورمان لەگەڵا، هەم بڕیارش لای خۆمانە. لەبەر ئەوە بەڵێ ئەمە ئەتوان بڵێن بڕیارێکی دروستە و هەمووشمان پێکەوە لەسەر تاوڵەیە کۆمانەکاتەوە و ئەو کاتە پێکەوە هەوومان بڕیاری گونجاو ئەدەین
لەسەر خزمەتکردنی خەڵکی کردبوو. کاک محەممەدیانی ببوورە کاک محەممەدیانی ئەگەر بەڕاستی بێ بەو شێوەیە بێ کە ئێمە لە ڕابردوو بینیمان ناوە ناوە سوپای ئەناردە سەر زەوی منتیقە کوردنشینەکان لە پڕەچۆ سەر بازاری ئەوێ دەچۆ سەر بازاری ئەوەی پێچۆڵەکردن یعنی چۆن ئەبێک یان کارەسات نییە هێزێکی کوردی پاڵپشتی دانانی محافظێکی عەرەب بکە کە بەڕاستی سبەی تر خەڵک بنێرێتەوە سەر جوتیارانی کەرکووک خەڵک بنێرێتەوە سەر گەنجانی کەرکووک یان مەسەلەن خەڵکی کەرکووک ئازاردا ینی بەڕاستی ئێمە لە مووقیفێکداین لە چ وەزعێکداین وەکو کورد بەم هەموو کونوکە لەبەرەکە بەڕاستی لە ڕووینەتەوەاتەوە ماڵوێرانێکی گەورەمان پێوە دیارە ئەمە کارەسات نییە کاک محەممەد ئێمە کاکزانە خەڵک بۆیە کە بەشداری هەڵبژاردنەکە بۆیە کە دەنگ ئەدا تاکو نوێنەری شەرعی و ڕاستەقینە هەڵبژێرێ و ئەم هەڵبژاردنە بە هەموو لایەکی گوتی تۆ سنگت ئەوەندێ لە ناو خەڵک تۆ سەگت ئەوە دێ تۆ سنگت ئەوەندەیە تو هێز و توانات ئەوەندەیە ئەم میلەتە دەنگی بێچێتی داوە یان ئەکسەرێت دەنگی بێچێتی داوە ئەم یەشێتی ئێستا لەبەردەم مەسئولیەتێکی گەورەیە بۆیە کە ئێمە دەمانەوێ بە پێی ئەو سیستەما و بە پێی ئەو یاسایی کە هەیە لە کەرکووک مامەڵە بکەین و مامەڵەکەشمان بەم شێوەیە ئەبێ جارێکی تر نایەلین عەرەب لە هەولێرەوە بچن لەوێ لە ماڵەکانی خۆیان ئیدارەیان دەن مەعاشیان بدەنێ پێداویستەکانیان بۆ دابینکەن بەڵام لە هەولێرەوە بە سەرعی بە کۆمەڵێ سیارە و هینەوە بیان دێرنە سەر سەرگەڕان و بینێرنەوە سەر منطقەی دبس و بیان دێرنەوە سەر داقوق و ئەوانە ئێمە ئەو تازە ئەو مەرحەلەیە کۆتایی پێهات ئەوە گوزەشت ئەوە کۆتایی پێهات جارێکەوە ناگەڕێتەوە بۆیە کە ئێمە دەمانەوێ ئەم جارە کە لە پێکەنانی ئیدارەی دەوڵەت لەم شارەیە ئەم میلەتە پشوەیەک بێتەوە بەری ئەم میلەتە ئیسراحەتێ بکە ئەم میلەتە بتوانێت بە ئازادی بژێ بتوانێت مارسێ کاری خۆی بکە بتوانێت ئەوەی کە دەنگی پێیداوە بەدەستی بێنێ ئێستا کە ئێمە کار لەسەر ئەواکەین ئەمانەیە ئەوەی کە جەناوت باسیەکەی ئەوە گوزەشت ئەوە ڕابردوو بوو جارێکی تر ئەوە نوا بە ئاسانی نایەتەوە ینی بە ئارەزوی خۆیان یاری بە کەرامەت و بە خاک و بە مێژوو بە زمانی ئەم میلەتە بکەن لەم منطقەیە ئەوە کۆتایی پێهات بۆیەکە ئێمە ئەبێ بە ئیشی جوان بەکردەوەی جوان بە جیاوازی نەکردی لەگەڵ پێکهاتەکان کارێکی وا بکەین خزمەتی ئەم میلەتە بکەین بە هەموو پێکهاتەکان و حتا وابێ خەڵکی غەیرە پێکهاتەکان ئەو سقێ بدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەکو چۆن ئێستاکە سێ ئەندامی ئەنجومەنی عەرەبی لە پارێزگای کەرکووک هاتنە پاڵ یەکێتی کە ئەمە خۆی لە خۆیان سقەیان بە یەکێتی داوە ئێمە وەک یەکێتی نابی ئەم سقەیە بدۆڕێنی ئێمە چۆن ڕۆیشتین ماڵ بە ماڵگەڕاین میلەتەکەمان ئاگادار کرد لەم خەتەرە خەڵک هەموو سقەی خۆی بە یەکێتیدا دەستی خەڵکمان ماچ کرد کە ئەبێ دەنگ بە یەکێتی بدەن ئێستاش ئەم میلەتە ئەوەی لە ئێمە ئەوێ ژیانن بۆ دابینکەین ئەمر و ئیستقراریان بۆ دابینکەین ئەبێ هەوڵدەین پێداویستەکانی ژیان دابینکەین پرۆژەی خزمەتگوزاریان بۆ بکەین ئەمن و ئیستقرار و پارێزین ئەبێ ئەم هەموو گەنجە بێ ئیشوکاری لەم ناوە هەمانە ئەبێ کار لەسەر ئەوە بکەین ئەمانە یعنی وردە دامەزرێنین ئەگەر ئێمە توانین ئەمە بەدەست بێن و خزمەتی خەڵک بکەین ئەم جارە سێ ئەندامی عەرەب لەگەڵ یەکێتیە هاوپەیمانی کردووە ئەم جارە دوو ئەندامی تورکمانش دێتە پاڵێکێتی کە ئەو کاتە جەڵەوی شارەکە ئەکەوێتە دەست یەکێتی ئەو کاتە زۆر ئاسایی ئەگەر ئێمە تورکمانێکی مەسەلەن تورکمانێکی محتەرەمی خەڵکی ئەم شارەی کەسێکی کراوە کە خزمەتی هەموو لای بکە بابێ بە محافظ بابێ بە سەرۆکی ئەنجومەن یان عەرەبێکی کراوە عەرەبێکی متەفەتح عەرەبێک کە باوەڕی بە ژیانی هەموو لایەکە ینی پێکەوە ژیان هەبێ باقی چێکە بە ئەوە ببێتە پۆستێکی تر وەرگێ لەبەرەوە ئێمە دەمانەوێ ئەم قەنەعەتە دروستکەین ئێمە دەمانەوێ بەم ئاڕاستەیە بڕۆین ئێمە دەمانەوێ ڕوحە گەورە عەقڵە فراوانە ئایدیا پڕ جۆش و خۆشەکەی سەرۆک مامزەلان لە کەرکووک جێبەجێ بکەین ئێمە ئەمێ بەرنامە و ئامانجی ئێمە نەک ئەوەی کە بمانەوێ ئەم گەڕەکە لەگە ئەو گەڕەکەیە شەڕکە ئەم گەڕەکە لەگە ئەو گەڕەکە تێکچێ خەدەمات بۆم گەڕەکە بێ بۆ گەڕەکەی تر نەچی ئێمە ئەوە نەهی لەوا بکەین جە بۆیەکە ئێمە ئێستا وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەر دەم مەسئولیەتێکی گەورەداین و هیوادارین برایانی پارتی ناڵم بێنە پاڵێشێتی بەڵام پێکەوە هاوپەیمانیەک دروست بکەین لەگە باقی پێکاتەکانی ترە
پێکەوە ئیدارەیەکی مشتەرەکی سەرکەوتوو کە هەموو لایەکمانتیا بەشدار بین و بتوانین خزمەتی ئەم شارەی پێ بکەین. باشە کاک محەممەد من لەوەوە پەرمۆ بۆ بابەتێکی تری نەتەوەی یعنی باسی تورکیات کرد کە ڕێگرە لەوەی کە محافزێکی کورد بۆ کەرکووک دابدرێت و یەکێتیش بێ بەڕاستی لێرە مشکلەیەکی تر هەیە لەشکرچێشەکە ئێستا بۆ سەرخاچی هەرێمی کوردستان پێتوانی ئەوانە هەموویان تەواوکەری یەکترن لێک دەرەوەی یەکترن کە بەڕاستی ئەمە داگیرکاریەکی ترە بۆ سەرخاچی هەرێمی کوردستان و مەسەلەن بچووکردنەوەی کورد و قەواری هەرێمی کوردستان. من ئەمەوێ زۆر بە سەراحەت قسە بکەم. تورکیا هەروەکو چۆن بەرنامە گەورەکەی حکوومەتی تورکی ئەوەیە کە نێلێ لە هەر چوار پارچەی کوردستانە کیانێکی کوردی دروست بکرێ. جا ئەمە ڕۆژێک ئەیباتە بڵێن ڕۆژاوا، ڕۆژە ئەیباتە دەهێنێتە باکووری کوردستان، ڕۆژە دێنێتە باشووری کوردستان، ڕۆژە دەیباتە شوێنێکیکە. ئێمە ئەمە خۆی ئەمە فکرەوە بەرنامە گەورەکەیە چونکە خۆشیان نیان شاردۆتەوە ئەوان ئەڵێن ویلایەتی مووسڵ بەشێکە لە تورکیا و چەند شارێکی ڕۆژئاواش کە بە هەمان شێوە لەوێ مەقەدی فڵان وەلی لێ و فڵان شێخی لێ و فڵان ڕئیس و فڵان خەلیفەی لێیە. ئەمە بەرنامە گەورەکەیە. ئەجا بۆ ئەوەی کە ئەم بەرنامێ جێبەجێ بێ بەداخەوە هەندێک لە حیزبی کوردستانی کە لە ناوێنە برایانی پارتی دیموکراتی کوردستان ڕێگەیان بۆ خۆش کردوون، هاوکاریان ئەەکەن، پشتیوانیانەکەن بۆ ئەوەی بێن ئەم بەرنامەیە جێبەجێ بکەن. ئەگەر ئەم بەرنامێ جێبەجێ ناکەن خێرە شەو و ڕۆژ بەرپرسانی پارتی گرتویان بەدەمێەوە وەڵا پەکەکە لە سنووری سلێمانیە، پەکەکە لە سنووری سەوزە، پەکەکە باشە کاکە خۆ ئێستا شەڕ لە سنووری سەوز نییە، ئێستا شەڕوا لە دووەکە. ئەی باشە بۆ باسی ئەمە ناکەن. ئەی لە هەمان کاتێ ئێستا ئەو بەرنامەی کە تورکیا هەیەی کە بە درێژایی ئەتوانم بڵێم 250 کیلۆمەترە کە لە 100 بۆ لە 112 خاچی کوردستانەکە دێدا گیرێکە، ئەی بۆ کەس نقەی لێوە نایە. ئەی بۆ کەس نایە بڵێ کاکە ئەم بەرنامەیە لە پایچی، ئەم شەڕە لە پایچی. ئەگەر مەبەستیان پەکەکەیە کاکە خۆ پەکەکە لە ئامەد و لە شێرناخ و لە دیاربەکر و لە شۆ لەوانە شەیە. ئەی بۆ ناسن لەوێ قەڵاچۆیان کەن. ئەی باشە کە ئەوان هاتوونە قەڵاچۆی پەکەکاکەن لە منطقەی بڵێن زاخۆ و لە منطقەی بامەڕنی و لە منطقەی بەرواری باڵا و لە منطقەی برادۆست و ئانا. ئەی باشە کاکە خۆشەڕ لەوێیە. ئێستا ئەوان ورکیان بەستا وەڵام مەتاری سلێمانی وەڵا لە کاکە دەفەرم و یعنی ڕاستی ئێمە ڕەنگە نەتوانین یعنی ململانێ و بەرانگاری دەوڵەتێکی گەورەی وەکو تورکیا بکەین. بەڵام لە هەمان کاتشا ناکرێت ئێمە خەڵک بێتە سەر ماڵەکەمان و بێدەنگ بین و یعنی ئەوە دەستەوەستان بۆشین. بۆیەکە ئەم هاتنەی جێشی تورکی خەتەرێکی گەورە لەسەر ئەوە بادینان بە ئەوە هیچ ئەوە بادینان سفرە بێ، ئەوە جارێ دووە کەر کۆتایی پێدێنێ خەتە دروستە بێ لەسەر هەولێر، لەسەر سلێمانی، حتا لەسەر کەرکووک و حتا لەسەر مووسڵش. بۆیەکە ئەم خەتەرە خەتەرێکی عێراقیە، خەتەرێکی بەتەنیا کوردی نییە و ئەم خەتەرە ئەبێ هەمومان تیا بەرپرس بین، ئەبێ هەمومان هەڵوێستەمان هەبێ لە ئاسی ئەمەیە و هەر کەس و حیزب و لایەنێک یان دەوڵەتی عێراقی لەسەر ئەمە هەڵوێستی نەبێ من پێم وایە ئەمە غەڵەتێکی گەورەیە و مێژوش ڕەحم بە هیچ کەسێک ناکە. بۆیەکە ئەبێ بە پلانێکی عێراقیانە، چونکە تا ئێستا بە پێی دەستور عێراق زیاتر حامی دەستورە و بە پێی بڕگە و مادە دەستوریەکانی دەستوری عێراق یعنی ئەبێت دەوڵەتی عێراق بەرپرس بێ لەوەی کە چۆن خاچی عێراق دەپارێزێ بەڕووی سووریا، بەڕووی تورکیا، بەڕووی ئێران، بەڕووی سعودیا، بەڕووی کوێت، بەڕووی ئوردن، بە هەموو شوێنەکان. لەبەرەوە بە جێگەی داخە کە تا ئێستاکە ئەوەی کە جۆمان لێ بووە وەزیری خارجی کە زمان حاڵی حکوومەتی ئیتیحادیە ئەڵێ تورکیا بۆ داگیرکردن ناتوە. ئەوە سەدان بازگەی داناوە، ئەوە سەدان زرێپۆش و دەبابەی هاوردووە، ئەوە دەیان شاخ و شوێن و دێی گرتووە. بەڵام بەڵێ وەڵام ئەم هینە ئەمەی کە هاتووە بۆ مەبەستێکی تایبەتی هاتووە هیچ شوێنێکی نییە و ئەگەڕێتەوە. بۆ یەکە ئەمە کارەساتێکە ئاخر خۆم ئێمە زۆر جا هەندێک قساکەین پێمانڕان ئێوە لە دەسەڵاتان یا مەعارەزەن. ئاخر کاکە ئێمە ئەوە تەسەڕوفەکەین. بۆ یەکە ئاڵای کوردستان ناشرین بوو، بۆ یەکە حکوومەتی هەرێم ناشرین بوو، بۆیە خەڵک بێموچە بوو، بۆیە ئابووری سەربەخۆ وێران بوو، بۆیە کوردستان بووە تراتێنی دەوڵەتە داگیرکەرەکان. ئەمە بەم شێوە تەسەڕوفکەین
بەم شێوەیە بیر بکەینەوە بەم شێوەیە کار بکەین حتمما خەڵک ژوامان پێڵێ بۆیە کە ئێستا لە هەندێک شوێنە کە خەڵک بڵێ من بەرپرسم یان پێشمەرگەی دێرین ڕێگە گاڵتەت پێ بکەن بۆ لەبەرەوەی ئەم جۆرە هەڵوێستانە لەسەر ئەم جۆرە هەڵوێستانەیە جا بۆ یەکەم من داواکارم بە دەرەجێ یەکەم برایانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتیش لەگەڵیان و حیزب ڕێکخراوە سیاسیەکانش لەگەڵیان و هەمویان فشارێ بخەنە سەر بەغدا بۆی بەغدا بێتە پێشەوە لەم مۆزوعە و چونکە بەم ئاڕاستێک کە ئێستا دێ ئەگە ئەمڕۆ شەڕ لە دووەک بێ دوو بەیانی دێتە هەولێر و سێ بەیانی دێتە کەرکووک و چوار بەیانی چێتە سلێمانیش. بەڵێ مەترسی لەسەر قواری هەرێمی کوردستان بەجددی هەیە کاک محەممەد یعنی پێت وایە ئەمە تەنها چۆ ماڵێک بێ یان لەشکر کێشێک بێ بۆ پەکەکە کاکە قواری هەرێمی کوردستان ئاخر خۆ من هەی هاوار منسام کوردم لە کەرکووکم لە بەغا پۆستم هەبووە ئاخرم لێستا لێرەوە زەمی کورد بکەم زەمی هەرێمی کوردستان بکەم ڕەنگە ئەنواع تەفسیری لەسەر بکرێ ئەخ کاکە ئێمە بەدەست خۆمان هەرێمی کوردستان پەرلەمانەکەیمان تێکدا حکوومەتەکەیمان تێکداوە ئابووری سربەخۆیمان تێکداوە لە زاسوس تفەنگۆ تەمەشای یەکەکەین لە هەر شوێنە بەرژەوەندی بێتە پێشەوە بەرژەوەندی باڵا تێکێ دەین مەحافزی کەرکووک بێ قبولمان نییە نەوت و شتی هەچێکمان هەبوو ڕادستی ئەو ماکرد و ئێستا ئەژنێ قەرزارین ئێ باشە کاکە ئاخر بەس ئەوە ماوە هەندێ لە بەشێ لە گومرگەکانمان بەدەستەوە ماوە ئەوە ئەمڕۆ سبەی حکوومەتی عێراقی حکوومەتی ئیتیحادی ئیتفاقیەکە کەندێن هەموو حدودەکانەگرن ئەوەشمان لە دەستە چیە ئەزە منم حاڵتەیە من نازانم قواری هەرێمی کوردستان چی لێ دێ آخر قواری هەرێم چییە تۆ نەتوانی یاسا دەرکەی نەتوانی یعنی سوڵتەی تەنفیزیت هەبێ نەتوانی اقتصادێکی معقوڵت هەبێ نەتوانی بەرگری لە حدودەکان بکەی نەتوانی بەرگری لە میلەت ئیتر من نازانم یعنی من وا ترسی ئەوەم هەیە کە ئەم قوارەی کە ئەو دەسەڵاتە گەورەی هەبوو حکوومەتی بووین بە ئاڵا و بە هەموو شتێکەوە هەر بەرپرسێ لە ئەوروپا و لە ئەمریکا و لە جیهانی دەرەوە بەهاتە تا سەردانی هەرێمی کوردستانی نەکرا ناچوە بەغا ئێستا ئەو دەسەڵاتە گەورە و گرانە ئەو دەسەڵاتە زەبەلاحە ئێستا وای لێ هاتووە زابتێکی جێشی تورکیا هاتووە بەکەی خۆی هەر هەمووی ئەخولێنێتەوە بە ناویەکە جا من هیوادارم من هەڵەبم بۆ ئەوەی ئەم میلەتەکەمان و حیزب و ڕێکخراوە سیاسیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا دەستخەنە ناو دەستیەک و بۆی ئەم بەڵایە لە هەرێمی کوردستان دوورخەنەوە. کاک محەممەد ئەگەر بەو دۆخە بەو شێوەیە بڕوات بەڕاستی گەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش بکرێت یعنی لە کاتی خۆیدا پێت وایە زمینە لەبار بێ بۆی حکوومەتێک تەشکیل بێت کە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات یان جارێکی تر ئەپدەیتی دام و دەستگا یاساییەکان و دامەزراوە یاسایەکانی هەرێمی کوردستان بکرێتەوە؟ کاک زانە کە جێشێکی داگیرکە هات بەشێ لە خاکەکەی داگیر کرد وردە هاتە پێشەوە بۆ شوێنەکانی ترش وەرە پێم بڵێ هەڵبژاردن لە چۆکرێ لەبەرەوە یەکێک لە ئامانجەکانی برایانی پارتی ئەوەیە هەڵبژاردن نەکرێ بۆ نەکرێ لە ڕابردووە بە ئارزووی خۆی دەنگی بۆ شێ زیادە کرد زیادێ کرد لە دەنگی لە شێ ئەبڕێ ئەیبڕێ سنووقی بەکەی خۆیدا ئەنا چێ بەکەی خۆی دەنگی ئەدا وای لێ هاتبوو میوان و خاوەن ماڵ و دەنگدەر و نادەنگدەر و هەر هەمووی خۆی بوو ئێستاکە فراکسیۆنی هەڵبژاردنەکانی بەغا کە دێ ئەوە نامینێ ئەوەی کە بایۆمەتری نییە نامینێ ئەوەی کە هەموو مسەمسەکاتی هینی نییە چوارەکەی نییە نامینێ ئەنجا دەسەڵاتی بەسەر سنووقەوە نییە ئەنجا ناتوانێت تەزویر بکرێ ئەنجا ناتوانێت مردوو دەنگ بدە ئەنجا ناتوانێت خەڵکی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا دەنگ بدەن ئەنجا ناتوانێت لە باکوور و خەڵک بێت دەنگ بدە چێ دەنگەدا ئێستاکە بەپێی ئەو هینێکەوە هەیە یعنی هەر لە هەرێمی کوردستان تقریبا نزیکەی ملیۆنێک کەمترە ملیۆنێک نییە ڕقەمەکەم بە تەواوەتی لا نییە لە دەوری 600 بۆ 800 هزار کەس تا ئێستاکە ناوی لە قایمەیە هات دەنگ بدە بەڵام بایۆمەتری نەکردووە ئی باشە کە بایۆمەتری نەکردو چۆن دەتوانێت دەنگدا ئەنجا ئەمە ئایا ئەمە بندیوارەکانە بایۆمەتریان نەکردو یان خەڵک هەر دژی ئەم دەسەڵاتی خۆمانە بۆیەکە ئەم جارە حیزب و ڕێکخراوە سیاسیەکان هەمومان لە قالب ئەدرێین ئەبینەوە ئەو تەیرە معقوڵەیەکەوە لە مێژووە بووە بە حەزورۆ خەڵک باسێکە لەبەر ئەوە برایانی پارتی بە هەموو توانایە کار لەسەر ئەوەکەن ئەو هجومە بێ نیوەی کوردستان و زیاترش داگیرکە بەس بۆی هەڵبژاردن تەجیل بکرێ و دەسەڵاتی ئەو دەسەڵاتی کەوا هەیە کە هەیە و نییە ئەو دەسەڵاتە لای خۆیان مینێتەوە ئەگەر واژ نییە من ئومێ دەکەم
برایانی پارتی دەستخەنە ناو دەست یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزب و ڕێکخراوە سیاسیەکان بچنە بەغدا پێداگیری بکەن بچن سەردانی حکوومەتی ئیتحادی بکەن بچن سەردانی سەفارەی ئەمریکا بکەن بچن سەردانی سەفارەی بریتانیا بکەن سەردانی هێزە گەورەکان بکەن سەردانی سەفارەی ئێرانی بکەن بڵێن کاکە ئێمە خەتەرێک گەورەمان لەسەر میلەتەکەمان وا ئەکوژرێ وا ڕاو ئەندرێ وا دەربەدەر ئەکرێ ئاخر تو لادێت نەما شاخت نەما دار و دەوەرن نەما گەنم و پێداویستی و کشت و کاڵت نەما ئاخر ئەم میلەتە بەچی ئەژێ ئیتر لەبەر ئەوە ئەمە کارەساتێکە ڕووی تێمان کردووە ئەبێ ئەم بەرپرسانە بە دەرەجەی یەکەم برایانی پارتی ئەبێ بێنە خەت لە مۆزوعە تا ئێستاکە نەک نەهاتونەتە خەت بە پێچەوانە پێشیان خۆش. زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد عوسمان دامی پێش و سەرکرداتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێستان کە لە شاری کەرکووکەوە لەگەڵمان بوو سپاس بۆ بەڕێستان کاک محەممەد بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن ئەمە لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان.